سڵاتان لەبێتۆم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامی کینویان لەگەڵتانە بێگومانم پرۆگرامە درێژە پێدەری پرۆگرامەکانی پێشووترا کە هەر دەربارەی بەرەنگاربوونەوەی توندوتیژە دژ بە ژنان وەک دەزانین کە لا 25 نۆڤەمبەر هەڵمەتێکی 16 ڕۆژی ڕاگەیاندرا کێکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەڵمەتی ڕاگەیاند بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و ئەم پرۆگرامەش بەشێکە لەو هەڵمەتە. بێگومان لا پرۆگرامەکانی ڕابردووە باسی زۆرێک لە هۆکارەکانی توندوتیژیمان کردووە. ئەمڕۆژ باس لە تەبەرێکی جیاوازترەکەین ئەویش دۆزی ژن لە چەند ڕوانگیەکەوە. زۆر کات باس لەوا کرێت کە یەکێک لە هۆکارەکانی توندوتیژی ئەوەیە کە یەکسانی جێندەرینە لە هەمان کاتە باس دەکرێت کە پێویستە ژن ئابوووریەکی سەربەخۆی خۆی هەبێت و هەروەها هۆکارە دارایی و ئابوورەکانیش کە لە هەمان کاتێکێکن لە هۆکارە سەرەکیەکان بۆەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێت و لە هەمان کاتە ئێمە لە ماوەی ڕابردووە باسمانەوە کردووە کە سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێت کە گرنگێکی زۆری داوە بە ژن بە مافەکانی ژنان و هەروە بە ڕێکخراوەکانی ژنان و لە هەمان کاتە لە ئێستاشدا حیزبێکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە گرنگێکی زۆر بە ژنانەدات و هەروەها لە هەموو لایەنەکانەوە ئەیانەوێت توانەکانی ژنان بەدەرخان. ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار و گفتوگۆمان ئامادە کردو بۆی لەگەڵ هەر سێ میوانەکەمە باسی لێوە بکەین. میوانەکانم ببورن خاتو تابان عەبدوڵڵا کە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیە بەخێر بێ خاتو تابانگیان و هەروەها دکتۆر ئەکرەمی میهرداد کە نووسەر و ڕووناکبیر بەخێر بێ دکتۆریان لە هەمان کاتە دکتۆر نەرمین معروف کە مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابوووریە بەخێربن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. خاتو تابان بە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەمێ بە کورتی هەرسێکتان ینی کەمێک ڕابۆچوونی هەرسێکتان وەرگرم دەربارەی ئەو هەڵمەتێکێتی نیشتیمانی کوردستان کە هاوسەرۆکان یەکێتی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو گرنگێکی زۆریاندا بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان. بەڵێ سپاس بۆ دەرفەتا. ئێمە هەر لە سەرەتای کۆنگرە با بڵێن لە پەیڕۆ و پرۆگرامە کە لە ناو کۆنگرا بوو بۆ کۆنگرەدامان نابوو یەکی لە ئامانجەکانی ئێمە بۆ ڕێژەی ژن لە سەرکردایەتی حزبەکە لە ساسی بگرەیە سا 35 زیاد بکەین بەڵام لە سا سیەکە ینی زۆر بەباشی چەسپا و دوایی لە ناو کۆنگرا و کۆمەڵی هۆکار و مناقەشات لە سا 25ەکە ینی جێگیرکرا. ئامانجی ئێمە لەو ڕێژەیە لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئۆرگانەکانی حزبانیە. ئەمە بۆ نوێنەرەکانمانە لە پەرلەمان، ئەمە بۆ نوێنەرەکانمانە لە حکوومەت و بۆ ئۆرگانەکانی خوارەوەی تریشمانە. خۆشبەختانە لە دوای کۆنگرەوە کە هاتینە سەر جێگیرکردنی پۆستەکان هەر لە سکرتارێتی ئەنجومەنەوە هەتاوەکو ئۆرگانەکانی خوارەوە ئەو ڕێژە بۆ ئەندامانی سەرکردایەتی ژنەکان جێگیر کرا. بۆ نمونە لە سکرتارێتی ئەنجومەن 2 پیاوە یەکێکی ژنە لە کۆمسیۆنەکان 6 کۆمسیۆنمان هەیە 3 ژنە 3 پیاوە لە ئەمە نەبێتە هۆی گلەی لەلایەن پیاوانەوە خاتو تابان؟ بەعکسەوە چونکە ئەو پیاوانش خۆیان بڕۆیان بۆی خۆیان دەنگیان بۆ پێڕەوە داوە لە کارگێڕانە 5 کارگێڕە یەکێکی ژنە و هەتا ئەگاتە ئۆرگانەکانی خوارەوەی ترم پێم وایە هەموو ژنەکان ئێسارێکێ یعنی شوێنی باشیشیان گرتووە ینی لە شوێنی باشن بەپێی ئەزمون و کاریوان. ئەگەر بینەوە سەر هەڵمەتی ئەم ساڵ 16 ڕۆژەی هەڵمەتی ئەوەی 25 نۆڤەمبەر ئێمە وەک بەشێک لە سەرکردایەتی ژنەکان چونکە هەموو ناتوان هەرێکی سەرقاڵی ئۆرگانی خۆمان چەند کەسێکمان دەستنیشان کردووە بۆ ئەوەی بەرنمەیەکی پڕ و جیاواز لە ساڵانی تر لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ینی ئیشی لەسەر بکرێت کاری لەسەر بکەوە ئەوە بوو بەرنمەکە ئەوە بوو هەر لە هاوسەرۆکەوە هەتاوەکو ئۆرگانێکی خوارەوە بە شێوەی جیاجیا تعبیر لە ڕەتکردنەوە یان با بڵین ڕەتکردنەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنانەکەین. لەبەرەوە بەردەوام بەرنمەکە تاکو ئێستا بەردە ئەمەش هەر بۆ معنانی ئێمە بەس لە ئەم مانگە بەردەوامی ینی تەنها لە مانگەیە بیرتان لە توندوتیژی بەرامبەر بە ژنانەکێتەوە هەروە هۆکارەکان و هەموو ئەمانە باسەکرێت زۆر باسەکرێت کە بەس با تەنها قسە نەبێت بۆ ئەمساڵ با بەکردەوە ینی کاری بۆ بکرێت و هەروە کار بکرێت بۆ کەمکردنەوەی توندوتیژی. ئەمێ پرسیارش بکەم خاتو تابان دیدی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژن چۆنە لە ئێستا چییە؟
ئێمە لە ئێستا بەدەر لە ئەم هەڵمەتەکە ئێستا دەستمان پێوە لە بەرنامەمان هەیە لە بەرنامەی داهاتووە بەو یاسایانە بڕۆینەوە کە ژن تێدا پلەدووە یا ژن پراوێز ئەخرێ یان بە پێی پێویستی سەردەمەکەی تۆ هەندێک یاسا هەیە کە دەرچووە لە پەرلەمان یا هەندێ بڕیار دەرەچێ ئەمە لە قازانجی ژنانی یەکێ لە ئامانجەکانی ئێمە گۆڕینی ئەو یاسایانەتە یعنی گۆڕانێک بە شێوەیە کە لەگەڵ سەردەمە ئێمە بینیمان یاسای تر دەرچووە بەڵام چونکە کات و سەردەمەکەی تۆ یان نوشونمای کۆمەلگاکەی تۆ ئامادە نەبوو بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە دەرچووە جێبەجێ ناکرێت چونکە تۆ بۆ نمونەیەکێک لەوانە یاسای فرەژنی بوو ئێمە لە کاتێکا کردمان ڕاستە دەستکەوتە باشە ئەمە ئەمەتوانین ئێمە شتی دەستکەوتی باشی لەسەر بنیاد بنین بەڵام بڕیارەکە دەرچوو بەڵام تۆ چونکە لە کۆمەلگایەکی تاکو ئێستا و ئەو وابیرەکاتەوە چوار ژن فەرزە سونەتە ئەبێ بهێنێ بەڵام لە کاتی ئەم ئەڵێ ئاەتێکی کە لە کاتێکا لە ئاەتەکە تێناگەیە جا ئەم کۆمەلگا تۆ کاتێ پێش ئەوەی بڕیارێکی بۆ دەرەکەی پێویستە ینی ئاستی وشیاری کۆمەلگاکان نوشوماکە گەیشتێتە ئیسیعابی ئەم یاسایە بکە جا لە داهاتوو ئێمە وەکێتی هەر بڕیارێ هەر پرۆژه یاسایەکمانە بێ بۆ گۆڕینی دۆخیژن بیر لە سەردەم و لە کاتەکەی بۆ ئەوەی بتوانرێ وەک خۆی جێبەجێ بکرێ و نەڵێن ینی وای لێ هاتۆ ژنانەشی کەندوتنی ژیان بەرامبەرەکرێیا مەسەرەن ژنیان بەسەر یەکسەر ئەڵێ ئەی خۆ یاسایەکەیە ئەی خۆ بڕیارێکەیە ژن کوشتنیش قەدەغە ئەکە ئەی بۆ جێبەجێ ناکرێت لەبەر ئەوەی ئەبێ تۆ بابەتیانە لە بارودۆخی کۆمەلگاکەی خۆت بڕوانی لە داهاتوە ئێمە پرۆژە و بڕیار تایبەتمانە بێ بە دۆزی زۆر باشە دەستەکان خۆشە گەڕەمە بۆلات دکتۆر ئەکرام وەکو نووسەرێک وەکو ڕۆناگبیرێک و هەروە بێگومان کە چەند نووسینێکی شتەیە لەسەر یەکسانی جەندەری و هەموو نووسینەکانی کێشەکە بابەتی جیاوازن ئەمە پرسیارە ئاڕاستەی بەڕێز بکەم کە جیهانگیری و هەروە مۆدێرنە چه خزمەتێکی بە یەکسانی جەندەری کردووە خۆی لە ڕاستیە با لە توندوتیژی دیژی ژنانەوە دەست پێ بکەین توندوتیژی دیژی ژنان بە بڕوای من سێ ئاستی هەیە ئاستێکیان ئاستی کەسێتیە مەبەستم دەرونی ئەو کەسەیانە ئەو کەسانە بە خۆیان لە دەرونیانە لە کەسێتیانە توندوتیژی هەیە ئاستی دووهەمیان فەرهەنگ و ئەوەی کە پێڵێن کللتوری باوە کە بەداخەوە تا ئێستا لە زۆربەی جیهان نەکات لە کوردستان فەرهەنگی دیژی ژن یا فەرهەنگی توندوتیژی دیژی ژن و دیژی مناڵیش بە دەلیلەکەش ئەوەیە کە ئەوان لاوااسترن لە پیاو ئەگیناکە ئەو پیا و ژنانی کە لە مناڵەکانیانێن ئەی بۆ کە گەورە بن ناتوان لیان بن وەنیە مەسەلا ئەی بۆ ئەو پیاوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنەکەیەکە بۆ ناتوانێت بەرامبەر بە کوڕەکەیەکە کوڕەکەی بکە کە گەورابێ بۆی ئەمە ینی جۆرێکە لە فەرەنگ خاڵی سێهەم یان ئاستی سێم لایەنی کۆمەڵایەتیە من بە بڕوای من لە هەموو جیهانە ئەگەر تۆ بتێ گۆڕانکاری بکەی ئەبێ گۆڕانکاری لەم سێشتایە بکەی سەرەتای گۆڕانکاریەکانیش بە بڕوای من بە یاسا بێ ینی ئەبێ ئەو یاسایانەی مەسەر بۆ نمونە ئەو یاسانی کە لە ناو حکوومەتی عێراق لە ساڵی 58 بەدواوە دەچووە لە زۆر وڵاتی دنیا باشترن مەسەل بایەکی لە نمونانە بێنینەوە ژن و پیاو بۆ کاری یەکسان بۆ خزمەتی یەکسان باشە لە عێراق تا ئێستا موچیانۆکو یەکە لە سوید وانە لە ئەڵمانیا وانە مەسەلا بۆیە ینی یاسا زۆر گرنگە بەڵام کۆمەڵی یاسای باشەکە لەسەرەوە بێ یاساکە جێبەجێ بکرێ من بە بڕوای من یاساکە ئەبێ جێبەجێ بکرێ بەبێ ئەوەی گوێ بدەیتە ئاستی فەرهەنگی و کۆمەڵایەتی ئەو خەڵکەی کە بڕوای ئەچواژن بێنێ من ڕام وایە ئەبێ ئیلا یەکژن بێ و ئەو یاسایە جێبەجێ بکرێ و توندوتیژی دیژی ژنان بە هەموو نوعی بە یاسا مەنع بکرێ و ئەو کەسی توندوتیژیژەکە سزا بدرێ بەڵام پێ دوانیە کە کاردانەوەی کۆمەڵگە ئێستا ئەگەرم یاسانە جێبەجێکرێ دیسان کاریگەری ئەبێ لە دوایە بۆ جێبەجێنەکردنی یاساکە لە هەموو دنیا گۆڕانکاری کۆمەڵایەتی بە شێوە جددیەکە بە شێوە پەیگیرەکە بە یاسا کراوە دوای ئەوە چکە بە سیر من بەسم ئەوە چییە مەسەل بۆ نموناگەر تۆ بتێ حاڵەتی دەرونی کەسەکان بگۆڕی ئەمە لەباری ینی میکانیزمی ئەمە زۆر زەحمەتە یان بتێ حاڵەتی فەرهەنگی و سەقافی کەسەکان بگۆڕی دیسان میکانیزمەکەی زەحمەتە بەڵام تۆ یاسایەک دەرەکەی حکوومەتێک ئەبێ پارێزەری ئەو یاسایە بێ و ئەو یاسایە سەروەر بێ و حتمما ئەبێ جێبەجێ بکرێ دقت بە منەڵم حتمما ئەبێ جێبەجێ بکرێ ئەم مەسەلەیە بۆیە تۆپەکە لە
ساحەی دەسەڵاتی سیاسیایە بەڕاستی حتمما ئەو یاسا جێبەجێ بکرێ ئێمە یاسایەکمان هەیە دژی فرەژنی یاسامان هەیە دژی توندوتیژی بۆ جێبەجێ ناکرێ بۆیە بەڕاستی ئەبێت تۆ بڵێ ئەوەی مقصرە ئەوەی کە وایە دکتۆر کە ئایدیا سیاسەکان بە شێوەیەکی گشتی کە تا چەند کۆک و تەبان ینی لەگەڵ مافی ژنان لەسەر مافی ژنانەکە دەسەڵاتە ئەم بەسم ئایدیای سیاسی نیە خۆ لە کوردستانە ئەنواع ئەشکال ئایدیای سیاسی هەیە بەڵام ئەوەی کە دەسەڵاتە و هەڵبژێرا و زۆرینێ و دەسەڵاتەکەی بەدەستێ و ئەتوانێ گۆڕانکاریکە معلومە ئەوەی کە ناوی حکوومەتە ناوی حکوومەت یاریمی کوردستان و ناوی دەسەڵاتە ئەم ئەبێ ئەو یاسایە جێبەجێ بکرێ لە هەموو دنیاش بڕوا بکە هەر بەم شێوەیە کراوە یعنی زۆر بیر و باوەڕ هەیە من بە حکمی ئیشەکەی خۆم من نەزانم چەند بیر و باوەڕ هەیە سەبارەت بە فێمینیزم و بە جێندەر و بە مەسەلەی ژنان و ئانە بەڵام هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئەبێ یاسا ئەمە جێبەجێ بکە کە یاسا جێبەجێ کرد بڕوا بکە دەرونی خەڵکی ژەگۆڕێ فەرهەنگی خەڵکی ژەگۆڕێ ئەخلاقی خەڵکی ژەگۆڕێ زۆر شت دەگۆڕێ کاتە پێت وایە جێبەجێکردنی یاسا ینی بنچینەیە خودت بناغەکەیەتی بۆی مەبەستمەوەی بەڵام سەرەتایە بەڵام ئەم سەرەتایش دەرەنجامی هەیە ئەو دەرەنجامانە حتمما گۆڕینی پەروەردەیە گۆڕینی فەرهەنگە گۆڕینی لایەنی دەرونیە و هەموو ئەوانە ئەبنە دەرەنجام بەڵام مەبەستمەوە نیە بڵێم ئەوانە گرنگیان کەمتر لە یاسا بەڵام ئەوەی کە سەرەتای چکەم ئەوەی کە سەرەتای ئەم کاراکە یاسا ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بەیارە ینی کۆمەلگایەکە لە زۆر ناحێوە نەکێڵراوە و دەستکاری نەکراوە بۆیە هەموو شتێک بە یاسا جێبەجێکرێ هەموو ئەو شتانی کە تۆ تەسەوەریکە بە یاسا جێبەکە مەسەل بۆ نمونە ئەم قەیرانی دارایی و ئابووری کە ئێستا بەرەوکی هەمومانی گرتووە معلومە ئەگەر یاسایەکە بێت لە کوردستانە و دەسەڵاتێکی سیاسی مەسئول هەبێ ئەتوانێت بە بڕوای من ئەم قەیرانیدا من لەو مەجالەشە نووسین ئەم قەیرانی دارایە جێبەجێ بکە و بە سەرمایی ناخۆش بۆیە ئەو نمونەم بۆی هێنامە بەسم ئەوەیە هەچی ئیش هەیە لە دنیاە پەیوەندی بە سیاست و یاسا یعنی ڕۆحی فەلسفەی سیاسیش یاسای ئینسانیە و یاسایەکە کە لە ڕوانگەی ئینسانەوە نووسراوە و لە ڕوانگەی یەکسانی و ئازادی و ڕزگاری بۆ هەموو تاکێک ئەتە لەستا پێویستمان بۆیە کە ئەو یاسانە جێبەجێ بڵێ زۆر باشە دەستەکانە خۆش دکتۆر نەرین بێمە لای تۆ هەبمەکو مامۆستای زانکۆەوە هەروە پسپۆرێکی ئابووری زۆر کات باس لەوە کرێت کە یەکێک لە هۆکارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەوەیە کە ژنەکان خاوەن ئابوورێکی سربەخۆ نین تا چەند ئەمە ڕاستە ئەمە یەکێکە لە هۆکارەکان و هەروە تا چەند قەیرانە دارایی و هەروە ئابوووریەکان بە شێوەیەکی گشتی کە لە ئێستادا کە کۆمەڵگەی ئێمە پێوەی ئەناڵێنێت ئەمانە هۆکارن بۆ زیادبوونی ڕێژەی توندوتیژی زۆر سپاس لەوە دەستپێکم کە پەندێکی کوردی هێڵە کە سەیپەر ئاشتی ماڵە بێگومان بوونی سەرچاوی داهات و دەرامەتی بەردەوام و ئاسێکی بژێوی گونجاو و شایستە بۆ تاکەکان یەکێکە لەو فاکتەرانەی کە جۆرێک لە سەربەخۆیی لە بڕیاردان و هەروەها لە چۆنەتی ژیانکردن بە مرۆڤەکانە بەخشێ ئێمە ئەگەر بێت و سەیری کۆمەڵگەی خۆمان بکەین وەکو بەشێک لە کۆمەڵگەی تازە پێگەیشت و بەداخەوە ئەتوانین بڵین سەرباری بوونی چەندین یاسای جوان کە مافی تاکەکانە پارێزێ و مافی نێوان هەردوو ڕەگەزی ژن و پیا و تاڕادێک ئەتوانین بڵین ئەپارێزێ بەڵام ئەگەر بینین لە واقع ئاسەیری ئەمە بکەین ڕەنگە ئەم یاسانە تەنها تا ڕادێک لە کەرتی گشتیا جێبەجێکرا بێ بەڵام لە دەروی کەرتی گشتی وەرەسەیری دۆخی ژنان کە بزانە لە چ دۆخێکە ئەژین بە شێوەیەکی گشتی ئەگەر هەرچەنە ئامارەکان بەوردی لەلام نییە بەڵام ئەوەی کە ئاماژەی پێکرێ لە سەتا 90 ئەو ژنانەی کە داهاتێکی جێگیریان هەیە ئەوانن کە لە کەرتی حکوومەتە هەلیکاریان بۆ ڕەخساوە و لە دەرەوەی کەرتی حکوومەت ئەو ژنانەی تر کە لە کەرتی تایبەتە کارەکەن یا ئەوە تا کاری شایستیان پێناکرێ یا خودکارەکان ڕێنەخراوەتە لە ڕووی یاساییەوە کارێکی غێرمونەظەمە واتە هیچ مافێکی پارێزراو نیەتایە چ لە ڕووی ئەو کرێی کە دەستی ئەکەوێت چ لە وەکو هەلی کارکردن یاخود گونجاوی کارەکە بۆ ئەو ژنە یاخود ئەوەی کە پێوترێت مافەکانی لە دوای تێپەڕبوونی تەمەنی کارکردنی وەکو شایستەی خانە نشینی ئەوانە ئەگە بێنی سەیرکردن ئەمانە دەری ئەخەن کەوا دۆخی ئابووری ژنان لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوانێ پاراوێز خراوە ئەو هەلەی کە لە کەرتی گشتیشە ڕەخسا بوو بۆ ژنان بەداخەوە ئێستا بە هۆی بارودۆخی دارایی و قەیرانە ئابوووریەکانەوە یەک لە دوای یەک ئەم هەلە نەکار بۆ ژنان بەڵکو بۆ پیاوانیش کەم بۆ تۆ لە کەرتی گشتیەکەواتە کاتێک باز لە دۆخی دارایی و ئابووری کۆمەڵگەی خۆمانە
توێژانەکەین ئەو توێژانەی کە زیاتر و زەرمەند دەبن لەم قەیرانانە ژنانن بە پلەی یەکەم لەگەڵ گەنجەکانن بۆچی چونکە ئەمانە هەم هەلی کارکردنیان دەست ناکەوێت هەمیش کاتێک بەهۆی ئەو قەیرانانەوە ناوەندەکانی بەرهەمێنان دەستبەرداری بەشێک لە دەستی کارەکانیانە بن یەکەم جار دەستبەرداری کێ بن ژنانە بن بۆچی ئەو سەیری ئەواکەکەوا توانای کارکردنی ژنان کەمترێکە لە پیاوان لەبەرەوە دەست بەجێ ئەوان تەسریح ئەکەن واتە ئەیان نێرنەوە بۆ ماڵەوە یاخود ئەگەر کرێکەم کەنەوە کرێ ئەوان کەمەکەنەوە و هەر خۆی بۆ خۆی ئێستا ئەم بارودۆخی کە هاتۆتە ئاراوە بارگرانیەکی زیاتری خستۆتە سەر خێزانەکان و بۆ بەتایبەت ژنان لە ناو خێزانەکانە چونکە بەهۆی داخستنی ناوەندەکانی بەرهەمێنانەوە یاخۆ ناوەندەکانی فێرکردن و خوێندنەوانێ مناڵەکان گەڕاونەتەوە بۆ ناو خێزانەکان ئەمەش وای کردو دایکەکە نەپەرژێ کاری بەرگرانی دروست کرد بەڵێ لە ماڵەوە ئەرکی زیاتری بۆ دروست بووە تەنان ئەرکی فێرکردنی مناڵەکانیش کەوتۆتە سەر ئەو لەڕێ بەهۆی شێوازی خوێندنی ئەلکترۆنی وای کردوکەوە ئەرکێکی زیاد کرێتە سەر تاوان بێگومان دایکان و باوکان بەڵام دایکەکان لەبەر ئەوەی کە هەمیشە شتێک هەیە لە زانستی ئابوووریە پێوترێ العمل غیر المدفوع واتە دایکەکان کارێک ئەکەن کەوا کرێی لە بەرامبەرا وەرناگرن یعنی بەخێوکردنی مناڵە پەروەردەکردنیانە کاری ناوماڵە چێشلێنان هەموو ئەمانە پێوترێ العمل غیر المدفوع لە کاتێکا کە ئەگەر بێت و کەسێک لە دەرەوەی ماڵەکە بێدە میشە بکات ئەبێ پارەی بێتە یان دایکەکە ئەو کاتێک کە تەرخانیەکە بۆ خزمەتکردنی خێزان و مناڵەکانی لە دەرەوە کارکە پارەی لەسەر وەرەگرێت بەڵام ئەبینین ژنان ئەمە وای کردووە سەرباری ئەو ماندووبوونەی زۆرەی کە ئەی کێشن لە ناو خێزانەکانیانە بەڵام ئەبینی بێ بەرامبەرەوە یاخود ئەو کرێشی کە دەستیانەکەوێت لە دەرەوەی ماڵەکانیان کرێکی کەما وەکوتمان ئەوەش ئێستا هاتۆتە سەر ئەوشی کە لە کەرتی حکوومەتە بەداخەوە موچە دوا ئەکەوێت موچە نادرێت دکتۆر نەرمین تا چەند بۆ نمونە لە دەرەوەکە هەم لە کەرتی گشتی هەم لە کەرتی تایبەت یاخود لە پرۆژە ئابووری بازرگانەکان تا چەند لەوێ شایانی باڵانس یەکسانی جێندەری ڕاگیراوە ئەمەش خۆی بۆ خۆی گرفتێکی ترە لە ڕاستیە ئەو ئێمە کە باس لە چوارچێوەی ئامانجەکانی گەشەی بەردەوامە کاوەی کە پێوتر ئەهداف تەنمێن مستەدامە یەکێک لە ئامانجەکان کە پێیوەستە بە ئەوەی کە پێوتر کاری شیا و گەشەی بەردەوام کاری شیا و چییە ئەگەر بێت و پێناسی کاری شیا بکەین ئەو کارەیە کە چیایە مرۆڤ بتوانێت کرێیەکی گونجاوی دەستکەوێت بەرامبەر بە کارەکەی و هەروە هەلی یەکسانی پێ بڕەخسێنرێ و ژیانی پارێزراو بێ لەو بواری کارکردنە لە ڕووی جەستەیی و لە ڕووی با بڵێن بیر و هزرەوە ئەگەر بێت و ئەمانە پێناسە ئەم پێناسانە ینی با بڵێن لە چوارچێو ئەم پێناسەیە بینی سەروی بارودۆخی ژنان بکەین ئەبینین بەداخەوانێ بۆ ژنانی ئێمە بە شێوەیەکی گشتی ئەو هەلانە نەڕەخساوە کە بتایە ئەوەی کە پێوترێت کاری شیاوی دەستکەوێت بۆچی لە دەرەوەی کەرتی گشتی لە کەرتی تایبەتە ئەو هەلە ناڕەخسێ یعنی خاوەنکارەکان ڕەنگە بە هەندێک پێوەری دیاری کرا و ژنان وەربگرن لە دەروی ئەو پێوەرانەی کە پەیوەندی بە ڕەنگە بە ڕوخسار و شێوەیانەوە گرنگینان بەتوانە و سکیڵ و مەهاراتی ئەم ژنانە جگەلەوەیکەوە لە ناو خێزانەکانە بەداخەوە بەهۆی باگراوندەکانی باگراوندە کۆمەڵایەتی ئاینەکانەوە ڕەنگە تا ڕادەیەک وای کرد بێت کە خێزانەکانیش ئەوەندەی هەلی خوێندن و کارکردن بۆ کوڕەکان ئەڕەخسێنن ئەو هەلانە بۆ ژنەکان ناڕەخسێنن و ئەگەر دۆخێک بێتە ئاراوەکوتم دۆخێکی وەکو قەیراناوی وەکو ئێستا ناوەندەکانی بەرەمهێنان حکوومەتی لێ دەرچێ باز دەکەتی تایبەتەکەن چێ ئەنێرنەوە بۆ ماڵەوە ژنان ئەنێرنەوە بۆ ماڵەوە یان کرێکانیان کەمەکەن و ئەگەرچی لە یاساکانە وەکو کاکتۆر ئاماژەی پێەیە ئەو فەرق و جیاوازەی نەکردووە لە ڕووی جەندەرەوانێ لە بینی ژن و پیاوە بەڵام لە واقعا ئەبینین لە کەرتی تایبەتە یاخود لە دەروی کەرتی گشتیە ئەم جیاکاریە بە بەردەوامی ئەبینرێ و هەروەها بەنسبەت بە دەستکەوتنی فرسەتی کارکردنەوە لە کەرتی تایبەتە بۆ ژنان زۆر لمتدا یاخود با بڵێن زۆر سنووردارە وەکو بە دەستکەوتنی قەرزی بانکی بۆ دامەزراندنی پرۆژە یاخود ئەزاسان بۆ لە ڕێکارەکانی دامەزراندنی پرۆژە ئەگەرچی بەگشتی هەمووی ڕۆتیناتێکی زۆری تیا بەڵام ئاستەنگەکان لە بەردەم ژنانە قورسترێکە چونکە یەکێک بۆ نمونە یەکێک لە مەرجەکانی پێدانی قەرز لە بانکەکان بوونی مڵکێکە کە وەکو بارمتەیەک لە بەرامبەر ئەو قەرزەیە چەندن ئەو ژنانەی کەوا مڵکی تایبەتی خۆیانیان هەیە یاخود تاپۆی مڵکیان بەناوە تاوەکو بتوانن پشت بەست بۆ مڵکە بتوانن قەرزێک لە بانکەکان ینی سەرەتای دەستپێکردنیانە بەکار بەدڵنیایە ئەو کووتمان ئەمانە ئەو ئاستەنگە گرنگانان کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە لە دەرەوەی کەرتی گشتی بۆ کارکردن و بەداخەوە کووتمان ئێستا بەهۆی قەیرانە داراییەکانەوە نەوای کردو نەتەنها ژنان بەڵکو پیاوانیش ڕوبەڕووی کەمی موچە و داهات و دەستکەوتەکانیانە بۆ لە دەرەنجامە کەمبوونەوەی ئەم دەستکەوت و داهات و سەرچاوی بژێویەکی بەردەوام و شایستە بۆ تاکو خێزانەکان چی لێ ئەکەوێتەوە
کێشەی کۆمەڵایەتی لێکێتەوە ئەو کێشە کۆمەڵایەتیانەش ئەبێتە سەرچاوەیەک بۆ توندوتیژی بەرامبەر بەکێ بێگومان بۆرامبەر بەو ئەندامانەی خێزان کە ئەتوانین بڵێن بەلاواسر سەیرەکرێ وەکو ژنان یاخود وەکو مناڵ ڕەگەر سەر بکێشێ بۆ کوشتن یاخود بۆ ئەوەی کە ئیستیغلال بکرێن بە شێک لە شێوەکان ئەمانە لە دەرەنجامی هەموو ئەو تەنگەژە و قەیرانە ئابووریداریانە سەر هەڵدا یاخود چڕە بێتەوانێت کە بەداخەوە ئێستا ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە توانین بڵێن 6 بۆ 7 ساڵە بێ هەرێمی کوردستان و هەروە عێراق و تا ڕادەیەک چەند وڵاتی تر هاوشێوەی ئێمە ڕوبەڕووی ئەم بارودۆخە بۆتەوە کە لە ئێستا ماوەی وا بۆ ساڵێکە بێ بەهۆی پەتای کۆرۆناوە ئەمە زیاتر بە دەرکەوتووە زیاتر زەق بۆتەوانێت لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەلگای هەستی پێئەکرێت کە ئەمە پێویستی بە سیاست و بەرنمەیەکە بۆ بە گژاچوونەوە کە خوازیارین ئێمە ئیشەڵا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکەکان بە پشتیوانی ئەوان بتوانرێت بەرنامە ڕێژیەک هەبێ بۆ ئەوکەوە چۆن لەم قەیرانە هەروەکو کاکتۆرش ئاماژەی پێکردکەوە بتوانین بە پشتبەستن بە ئیمکانێتە ناوخۆیەکان بە بێ چاوەڕوانیکردن ئەوەی کەوا بزانین لە حکوومەتی ناوەندۆچیمان بۆ بێشتێ بکرێت بتوانین لە ناو چوارچەوەی هەرێمی کوردستانە ڕوبەڕووی ئەم قەیرانە بینەوە بەرنامە و پلانێکمان هەبێ بۆ دەرباز بوون لەم قەیرانە و لە نێویشانە بتوانرێت دەرچەیەک بێ بۆ ڕزگارکردنی ژنان لەو توندوتیژیە ئابووریەکەوە ڕوبەڕوویانە بێت. نەرمینیانە گەڕێمە بۆلات خاتی تابان بێمە لای تۆ بێگومان وەکو باسمان کردانی ئەو ساڵکەوە هەڵمەتە ڕاگەندرانی چاوێکی زۆر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ئێوە وەکو ئەندامەکانی ئەو حیزبە هەموو چاوەڕێشتی باشەکات بە تایبەت خودی ژنان خۆیان کێکێتی نیشتیمانی کوردستان ئیتر ئەمە باڵێنانەیە خود ئەو گوتارانی کە بڵاوێکاتەوە تەنها قسە نەبێت جێبەجێیان بکات. وەو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخود ئەو پلانانەی ئێوە وەکو سەرکردایەتی یەکێتی لە ئێستا ینی هەنگاوەکانتان چۆن ئەبێت بۆ کەمکردنەوەی توندوتیژی؟ بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تۆ بڕۆی بە مێژووی هەموو ئەحزابەکان من بەس باشوور هەڵەبژێرم بە مێژووی ئەو حزبانە و پێگەی ژن یان ڕۆڵی ژن تێیدا مقارنە بکەی لە نێوان حزبەکانە ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حزبە کە خاوەن زۆرترین دەستکەوتە بۆ ژن یعنی ژن تیادا خاوەنی دەستکەوتە وە دەست پێشخەریشە و ڕێچکەشتێنیشە لەبەر ئەوە پێش هەر شتێک جگە لەوەی خۆی بەرنمەیەکی پێشکەوتووی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامەزراوە بەڵام سکرتێرەکەشی کە هەواڵی کۆچ کردومان بەڕێز مامجلال بووە یەکێک بۆ لەوانە خۆشی بڕوای بە ڕۆڵی ژن و پێگەی ژن و توانای ژن بووە و بەردەوام لە سیاسەتی و لە قسەکردنی و لە ئەدای و لە کاری حزبایەتی خۆی جێگە و پێگەی ژن لە لای میانی شتێکی گرنگی پێدراو بووە. من لەسەر ئەساسی ئەو قسەی تۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دروشمەکانی کردوتە زۆر جار کردار بووە دواتر بۆتە دروشم یعنی ئەم پێش دروشمەکانی هەنگاوی چونکە بڕوای پێ بووە قەنەعەتی بووە. ئەگەر من چەند نمونەیەک لەو دەست پێشخەریانە باس بکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان جیا بۆ بەڵگەی لە قسەکانم لە ئەحزابەکانی ترا ڕێچکەشتێن بۆ چەند نمونەیەک دەدەمێ. یەکەم ژنی وەزیر لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کافیە سلێمان بووە لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزیری شارەوانی بووە. یەکەم سەرۆکی پەرلەمان هەر یەکێتی بووە دکتۆرە ڕێوازە. بۆ سێهەم جار و بگرە بۆ چوارەم جار سەرۆکی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی عێراق و لە کوردستانیشە ژنی داناوە پێش هەر حەزبێکی تر. سەرۆکی لیستەکەشی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی 2010 هەر ژنێک بۆ کە حزبی تر داینە ناوە. یەکەم قایم قامی ژن یەکێتی نیشتیمانی کوردستانی دانە کە ئێستا بوونەتە 4 قایم قام ینی تاکو ئێستا یەکێتی 4 قایم قامی ژنی داناوە کە حزبی تر داینەناوە. بەڕێوەبەری ناحیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە کە ژنە ئێستا دوو ژنە ینی ڕێژەکان گەیشتۆتە سەرۆکی زانکۆکان هیچ حزبێکی ترکاندی نوێنەرەکانی ینی ئەوەی کە پشتی بۆ بیداپێ لە زانکۆکانە یەکێتی نیشتیمانی سەرۆکی زانکۆی هەڵەبجەی داناوە کە دکتۆرە مەهاباتە. یەکەم ژنیش لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە بریکاری وەزارەتی دادی وەرگرت بێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە شیلان خانی داناوە. هەروەها سەرۆکی یەکەم شاران و یەکەم دادوەری ژنیش دکتۆرە گەلاوێش بووە حاکم گەلاوێش کە کۆچی دوایی کردووە. هەروەها لە گۆڕینی یاساکانی باری کەسێتیە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بووە لە ئەو
حزبانەی لەو دەرگای داوە کە زۆر حساس بوو کە ژن کوشتن و فرەژنیەکە ئەوش بڕیاری 5962 بووە کە لە سەردەمی دوو ئیدارەیە یەکێتی نیشتیمانی ئەو کاتە مامجلال سەرۆکی هەرێم بووە لێرە ئەو دوو بڕیاری تیا دەرچووە یعنی دوای بووە لە 2010 بووە بڕیاری یاسای باری کەسێتی و لە پەرلەمان جارێتر ئەوەی بووە هەروەها لە دامەزراندنی بگرە کافیە و بازار و ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی داراییوە دامی ژنانی کردەوە لە ڕێگەی ڕێکخراوی یەکێتی ژنانەوە هەروەها بۆ ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێ لانەی ئارامی داناوە دوایەوە چەندی تریشی بەدووە هاتووە کە ئەمە بە تایبەتی بە ڕێزمان جلالی لە پشتەوە دامی دارایی ئەو ژنانی کردووە بۆ ئەو لانەیە کە توندوتیژی یەکەم ڕادوێ لەسەر ئاستی عراق و کوردستانە کە ڕادوی تەوار بووە یەکێتی نیشتیمانی کوردستان دامی ڕێکخراوی یەکێتی ژنان کە لەگەڵ ڕێکخراوی ترە ئەو ڕادێدا یعنی ئەمانە بە دروشم نەبووە ئەمانە بەکردار بووە ئەمە هەموو دەستکەوتەکە ئەمە هەمووی دەستکەوتە ئێمە تمۆحی زیاترمان هەیە ئێستاش پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمانمان لە پێشە دیسانەوە ئەمانوێ کاندیدی ژنمان لە بوارە ژنان زیاتر بەشداری ڕاستە خۆی ڕێژەیەکی چەسپاو هەیە لە پەرلەمان بەڵام ئێمە ئەمانوێت لە ڕووی نەوعێتەوە ژن بگۆڕین بۆ نمونە ئێمە ئەندامی پەرلەمان وەکو ئێستا دکتۆرە باسی کرد لە بواری و ئابوووریە ئێمە بەستە بەنامانەوە ژن جارێکی تر چونکە نیازی ئەومان هەیە گۆڕانکاری لە یاساکانە بکەین بۆ نمونە لە یاسای ئەحزابە لە یاسای ئەحزابە بۆ نمونە حزبێت ئەوێت حزبێ دامە داوای مۆڵەت لە حکوومەتی هەرێمەکە ئەندامەکانی ئەبێ 500 ئەندامن و لە ناو هەیکەلی حزبەکە ئەبێ ئەوە نەبێ ئەمە داوای ئەوە ئەەکەین ئەم لەم هەیکەلە سەرۆکەکەی لە ستافەکەی چەندی ژن بێ ینی ئەو ڕێژەی کە لای خۆمانێ لەوێش بیچەسپێنین بۆ نمونەیەکێک ئەوێت مۆڵێ بکاتەوە کارمەندەکانی چەندێکە لە یاسای کارە ینی ئەبێ ڕێژەی کارمەندەکانی ئەوە نەبن و هەروەها بۆ پەرلەمان ینی لە پەرلەمانە ئێمە بەپێی ئەو تەخەسوسا کە ژن پێویستێتی جارێکی تر بچێتەوە پەرلەمان دەنگی بکاتە پەرلەمان لە ڕێگەی نوێنەرەکانی ئێمەوە بێ بۆنمە لە بواری یاسایە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری ئابوووریە ئێمە پێویستمان بەو جۆرە ژنانەیە کە ئەفرادەکان ئەچنەوێ ئەندامەکان گرنگ بەلامانەوە بێ ئەمە جگە لەوە وەکو حزب کۆمەڵێ خولی تایبەت بە پێکەهاندن کادر لە بواری ئەلامە هەروەها لە بواری کۆمەڵایەتیە لە بواری یاساییە لە بوارەکانی ترا پەروەردە بکەین ئەمیش لە ڕێگەی مەکتەبی بیر و شیاریمانەوەیە و چەندین پرۆژەی ترمان هەیە ئێمە جێبەجێ بکەین و ئەمانەوێ جیاوازیەکەی حتا ئێمە چۆن ئێستا لە هەیکەلوکاری ڕێکخراوەی حزبەکەمانە ینی جیاوازی زۆر لە پێش کۆنگرەوە هەیە چونکە پەیکەرەکەوە ئامانجەکان جیاوازی هەیە و ئەمانیشێ لە بواری ژنانە جیاوازتر بێ و ئەمە یەکەم ساڵە ئێمە لە دوای کۆنگراکە لە هەڵمەتی 16 ڕۆژەی نۆڤەمبەرا بەشداریەکەین کە جیاوازە و ئەم جیاوازیشە بەردەوامە بێت باشە دەستەکانە خۆش دکتۆر ئەگەرم بگەڕێمە بۆ لای تۆ ماوەیەکی زۆرە لێدا بڕام باسە لە کۆمەڵک هۆکار کرد یەکێک لەوانە کللتور دابوونەری دو هەروەها ئەلایەنی کۆمەڵاتی باری کۆمەڵاتی هەموو ئەمانە کاریگەرن یاخۆت هۆکارەکانی زیادکردنی توندوتیژین بەڵام زۆر جار جەخت لە لایەنی پەروەردە و فێرکردنیش ئەکرێتەوە دکتۆرکە ئەوترێ ئەمە بێت ینی یەکێک لە سەرچاوەکانی توندوتیژیەوە کە ئێمە لایەنی پەروەردەمان ینی کەم و کوڕیتیە ئەگەر ئێمە لە پەروەردە و دەست پێ بکەینەوە کاتاتوانین تاکێکی زۆر چۆنەڵی ڕووناگیر مێشک فراوان ئەتر لە هەموو ڕوەکان و تاکێکی تەندروست و باش بێنینە ناو کۆمەڵگاوە و ئەمێ لە هەمان کات ئەو پرسیارش بکەم ئەو پێوەرانە چین بە شێوەیەکی گشتی کە ئەبێتە هۆی نەهێشتنی توندوتیژی لە ناو کۆمەڵگاتەوە هەروە چی بکرێت بۆ هێنانەکەی ژیان دۆستی بە بڕوای من یەک مەسەلی زۆر زۆر گرنگەیە ئەوی ژەوە ئێمە کە باسی ئازادی و ڕزگاری ژنانەکەین باسی ئازادی و ڕزگاری کام ژنانەکەین معلومە تابانخان ئازادە دکتۆرە ئازادە وە کێشەکەوێ لە کوردستانە ئەو ژنانەی کە خۆیان ئازاد کردووە خۆیان ئازادن جایا کەس و کارەکانیان لە یارمەتی دەرە یا خۆیان ئازا و ئازادن باشە من پێم وایە کێشەی گەورەی ئەم حیزب و حکوومەت و دەسەڵاتە سیاسی ئێمە ئەوەیە کە لەم سنوورە تەجاوەزی نەکردووە معلومە ئەوەی تابانخان وتی هەمووی پۆزتیڤە
و شایانی ڕێز و ستایشیشە تەنانەت دەڵم ڕێز و ستایشیش بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەو ژنانەی کە پێویستیان بە ئازادکردن و ڕزگارکردنە ئەوان ئازاد نەکراون ئەو خەڵکانەی کە پێویستیان پیاوەکانیش پێویستیان بە ژیانێکی باشترە ئەوان ڕزگار نەکراون بۆیە یەکی لەو شتانەی کە زۆر گرنگە هەردوو بە ڕێزباسی یاسای کاریان کرد شتێک نییە لە عێراق ناوی یاسای کار بێ یاسای کار هەر نییە لە ساڵی 1970ەوە کە سەدام حوسێن یاسای کاری ئیلغا کردوێتەوە تا ئیسا یاسای کار لە کوردستانە نییە کاکە گیان بەڕێزن پێوەرێکی جیهانی هەیە پێوەری ILO-ە International Labour Organization یاساکارەکانی هەمووی تایە خێرە حکومەتی هەرێمی کوردستان یا حکومەتی عێراق خۆی بە دیموکراتی ئەزانوی یاسای کارێکی نییە کە هەمومان شمولمان بکە بۆیە دیسان دەگەڕێن و سەر یاسا زۆر زۆر گرنگە یعنی قسەکە ئێستا مەسەلا ئەم حکومەتی هەرێمی کوردستانە هەرچی بکات من تازە ئازاد و ڕزگارم لەوە دەرچووم کەس پێم بوێرێ جەنابیشتان هەروە بەڵام قسەکە لەسەر ڕزگارکردنی ئەو کەسانەیە کە پێویستە ڕزگار بکرێن بە تایبەتی ژنی هەژار ژنی نەدار پیاوی نەدار پیاوی هەژار ئەمانە کێشەکەی بۆیە بە بڕای من یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕوانگەیەکی هەبێت کە هەڵاواردنێکی پۆزیتیڤ کە مەسەلە بۆ نمونە باز لە ئاستی ژیانەکەین ئێستا مەسەلە من بەش بە حاڵی خۆم معاش بدرێ یان نەبرێ ئاستی ژیانم ژیانی خۆت بەڕێەکەی ناهین نانی هەژار نابم هەژار نابم من بەڵام دراوسەکەم وانە بۆیە قسەکە لەسەرەوەی کە پێوەرێکی جیهانی دانراوە کە لە یاسای مافی مرۆڤ و لە ڕاگەیاندنی جیهانی مافی مرۆڤە کە هەموو کەس لە خەتی هەژاری نەچێتە خوارەوە باش ئەم خەتی هەژاریە چییە ئەبێ خواردنی هەبێ شوێنی ژیانی هەبێ جلوبەرگی هەبێ ئاسایشی هەبێ پەروەردەی هەبێ ژیانی سۆزداری و سێکسی هەموو ئەمانە پێوتری ئەو خەتەی کە با بڵێن خەتی مافەکانی مرۆڤە باشە قسەکە لەسەرەوەیە ئێمە پێویست بۆ ناکە دابنشین یاسایکی تازە نووسێت شتێکی ناوی یاسای ڕاگەاندنی جیهانی مافەکانی مرۆڤە ئێمەش بە حکوومەتی خۆمان ئەڵێن حکوومەتی دیموکراتی و هەڵبژێراویشە هەڵبژێراویشە باشە بۆیە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە سیاسیە ئەبێ بۆ ئازادکردن و ڕزگارکردنی ئەوانەی کە ئازاد و ڕزگار نین هیچ کەس ناتوانێت توندوتیژی بەرامبەر تابانخان و دکتۆرە نەرمین بنێنێ زۆر کە دکتۆرەکرم ئەم قسەی تۆشانی هەروایە ینی ئەگەڕێتە بۆی کە باس لەوکرێت کە توندوتیژیەکان یاخۆ ئەو شتانەی کە ڕوایە ینی لەو گەڕەکانانی توها بۆ ناڵی گەڕەکە خۆشبەختەکان یاخۆ ئەو گەڕەکانی کە دانیشتوانەکەی ینی بارودۆخێکی باشیان هەیە بە بەراورد بۆ گەڕەکانی کە هەژار نشینن یاخۆت بۆ نمونە شوێنە دوورە دەستەکان ئەبینی کە توندوتیژیەکان لێەوە سەرچاوە ئەگەر یاخۆ توندوتیژیەکان زیاتر لەوێوەیە من جارێکیان کۆبوونەوەی هەموو ڕێکخراوەکانی ژنان بوو لە سلێمانی پاڵاس منی ژێکی بوولەوانی کە بان کرابووم بە بۆ حسابی کە لەم مەجالا نووسم ئێمە 4-5 پیاو بان کرابووین ونوتم کاکەیان ئەوانەی کە ئێوە لێرە کۆبوونەوە هەمووتان ژنە ئازاد و ڕزگارەکان خۆتان ئازاد و ڕزگارن جا بە ئازایەتی خۆتانە بە ئازایەتی کەسوکارتانە بە ئاسایەتی هاوسەرەکانتانە معلومێەوە ڕزگارن ئێوە بەرنامەتان چییە بۆ ڕزگارکردن و ئازارکردنی ژنانێک کە ناتوانن خۆیان ڕزگار و ئازادکەن ئەم مەسەلەیەکی گرنگە باشە ئەوەی کە دکتۆرە باسی کرد نەبوونی مەعاش ئەو ژنانە زیاتر کۆیلاکە دا یەک شتی تریش بڵم کە زۆر زۆر گرنگە حتا ئەو ژنانش کە ئێستا لە ئیژەکەن لە دەرەوە ئیژەکەن وەنا خاوەنی ئابووری سەر بخۆشن لە ماڵی شەو ئیژەکەن بێگومان دوو کاریان هەیە هەم دەرەوە هەم ماڵەوە باشە یعنی ئەوانیش دیقەت بە ئەوانیش چەساون لە ماڵی شەو ئیژەکەن و لە دەری شەو ئیژەکەن بۆی ئەم مەسەلانە مەسەلەیەکی جددیە ئەم مەسەلە جددیانە بە بەرنامە و بە گۆڕینی کللتور و بە گۆڕینی دەروونوانە چارەسەر ناکرێت ئەمە بە سیاست و یاسا چارەسەر دقت بە ئەڵێم سیاست و یاسا ئەبێت دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی یاسایی حتمما جێبەجێیکە یعنی ئەنجام ملاحەزەتیشی نەبێکە فلان فەرهەنگ ئەمەی قبوڵە یا قبوڵی نییە فلان ئاین ئەمەی قبوڵە یا قبوڵی نییە مافی مرۆڤ معلومە سەنەدێکی جیهانی هەیە کە ناوی ڕاگەاندنی جیهانی مافی مرۆڤە کە تۆ بەڵام و لاکین و ئەوانە خستە زەر ئەوە ڕوئەیە کە ڕوویە لە دوای بڕیارەکەی مەبزە بە تاریخی عێراق بڵێن بە هەموو مێژووی عێراق دوو بڕیاری ئازاد و ئازایانەی وەکەوەی مام جەلال دەرنەکراوە
باشە ئەی بەڵام بۆ جێبەجێ ناکرێت یعنی مام جەلالیش بڕیار دەرەکە جێبەجێ ناکرێت تۆ دیقەتی وڵاتەکە ئیتر خۆ لە مام جەلال گەورترێ لە وڵاتە لە عێراقیش یەکەم کەس بوو لە کوردستانی یەکەم کەس بۆیە ئەم مەسلەیەکی زۆر جددیە یعنی وڵاتی ئێمە ئێستا هەم لەباری ئابوووریەوە هەم لەباری توندوتیژی بەرامبەر بە ژنان و مناڵانەوە گەڕاوەتەوە بۆ سەردەمە تاریکەکان بڕوانکە ئەو سەردەمانی کە پێڵن سەردەمی تاریک ئەمە ئەبێ دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی یاسایی بکەوێتە خۆی و بەرامبەریان بۆستێ و سزای گەوریان بە ئەگینە بەم بەرنامەی ئێمە چارەسەر ناکرێت بە کتێبەکانی ئێمە چارەسەر ناکرێت لە ڕاستیە ئەمە بە دەسەڵاتی یاسایی دوای ئەوە کللتورە گۆڕێ مادەم تۆ پرسیارەکە لەسەر مەسلەی فەرهەنگ و کللتور دوای ئەوە کللتورە گۆڕێ کللتور پەروەردەش دکتۆر ئەم مەسەلانە مەسلەی نوخبەیە مەسلەی کللتور و فەرهەنگ مەسلەی لە زمانی نوخبایە تۆ ئەگەر بتەوێت کۆمەلگا بگۆڕی باشە کۆمەلگا بە یاسا ئەگۆڕێ کۆمەلگا بە ئابووری ئەگۆڕێ ئەوەتی ئەم قەیرانە ئابووریە بۆ 6 ساڵە چێ هەموو کوردستان وەگیان کەوتووە بۆیە یعنی حەقی خۆیەتی دەسەڵاتی سیاسی لە کوردستان کە ئێمە بە دەسەڵاتی خۆمان ێزانین دەسەڵاتێکی هەڵبژێراوە دەسەڵاتێکی یاسایی و دەستوریە باشە تۆ تاکەی بیر لەوە ناکەیتەوە ئەم هەلو مەرجە چارەسەر ناکەی و ئەم چارەسەرش دڵنیاتان ناکەم هەم بە سیاسە دەکرێت هەم بە یاساکرێ دوایی دەرهاوی شتەکانیە بێتە فەرهەنگ و کللتور و پەروەردە باشە دەستەکان خۆش دکتۆرگیان دکتۆر نەرمین دکتۆر نەرمین بمە لای تۆ بەسمان لە ئابووری سەربەخۆی ژنان کرد لە هەمان کاتە زۆر جار باس لەوە کرێت کە ڕاستە بەشێک لە ژنەکانی خود زۆرینیان کە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆیان چ لە کەرتی گشتی بێت چ لە کەرتی تایبەت بەکارەکەم بەڵام لە هەمان کاتە کارکردنی ئەو ژنانە لە دەرەوە جارێکی تر ڕوبەڕووی ئەویان ئەکاتەوە کە توندوتیژیان بەرامبەر بکرێت یعنی لە شوێنی ئیشەکانیان لەلایەن خاوەنکارەکانیانەوە جارێکی تر ئەو توندوتیژی جەستەیی بێت یاخود دەرونی بێت وەک دەزانین جۆری توندوتیژیەکان زۆرن ژنان پێویستە چۆن خاوەنی مەبدەئی خۆیان بن یاخود بۆ نمونەکە کاتێک ئەیانەوێت خاوەنی ئابوورێکی سەربەخۆ بن ئەبێ هەنگاوەکانی ئەو ژنانە چی بێ بۆ دەستپێکردنی ژیانێکی باشتر و ئارامتر و سەقامگیرتر بۆ خۆیان بەڵە دیارە ڕوانگەی ئەوەی کەوا چۆن بتوانین ژنان بەهێز بکەین لە ڕووی ئابووریەوە ئەمە دوو لایەن ئەگرێتە خۆیەکیان ئەوەیە کەوا لە ناو کەرتی حکوومەتەوە هەروەشە لە کەرتی تایبەتە چی ئەکرێ دوجار هەموو ئەمانە لە چارچەوەیەکی یاساییە ئەبێ ڕێک بخرێت چونکە ئێمە شتەکان بەنیەت ناکرێت یاخود کەسەکان هەرۆ بڵێ من خواستمەوەی پرۆژەیەک ژنێک خواستەوەی پرۆژێک دابمەزرێن ئەی دوای ئەوە چی چونکە ئەگەر ئێمە باز لە بەهێزکردنی توانای ئابووری ژنان بکەین بە تایبەتی لە دەرەوەی کەرتی گشتی پێویستی بەوە هەیە کەوا تەنها ئەوە نییە ڕغبەتی خۆی هەبێت لەسەر کارکردنەکە بەڵکو چی فراهەم بکەین بۆ ئەوەی کەوا دەستگیرۆی ئەم ژنانە بکەین لە ڕووی مەسەلەن شوێنی کارکردنەکەەوە لە ڕووی سەرمایی دامەزراندنی پرۆژەکەەوە کار ئاسانی لە یاسا و ڕێساکانی دامەزرانی پرۆژەکانە کەمکردنەوەی ڕۆتینە ئیدارەکانی با بڵێن بەخشین لە ڕسومات و باج و ئەو ڕسوماتە ئیداریانەی کەوا یا داراییانەی کە لەسەر پرۆژەکانن بۆ ئەوەی کەوا بتوانن ژنەکان بە ئاسانتر بتوانن پرۆژەکانی خۆیان دامەزرێنن یاخود بکرێتە مەرج لەسەر خاوەنکارەکان کەوا ڕێژەیەکی دیاری کراو لە ژنان بەگەر بخان لە ناو پرۆژەکانی خۆیانە یان بێتە مەرجی پێشوەختە بۆ پێدانی مۆڵەتی وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکانە بۆ ئەوەی کەوا هەلی یەکسان ببەخشن بە ژنیش و بە پیا ئەوە نەبێت تەنها هەل بۆ پیاوان بێ و هەل بۆ ژنان نەبێ و پێوەرەکانی دامەزراندن ببەسترێتەوە بە سکیل و مەهاراتی مەسەلەن پێوەست بە خوێندنەوە بڕوانامەوە تواناکانی بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە نەک پێوەست کرێ بە شکل و شێوەی کەسەکانەوە و هەروەها پێویستە کە لە کەرتی گشتیشا بە هەمان شێوە پێداچوونەوە بکرێتەوە بە گەرخستنی هێزی کار نەک تەنها لە ڕووی جەندەری و ڕەگەزەوە بەڵکو بە شێوەیەکی گشتی ئەو حاڵەتەی کە پێوترێ بێکاری دەمامک کراو یاخود بێکاری ڕووپۆشکرا ئەوانە کەم بکرێتەوە بە دووبارە دابەشکردنەوەی هێزی کار بەسەر ئەو ناوەندانە و دام و دەستگانی حکوومەتە کە ڕەنگە لە هەندێک شوێن دەستێکی کاری زۆر هەبێ و لە هەندێک شوێنی تر دەستی کاری کەمتر هەبێ و حکوومەت دوجار ئەو بڕیار بەدەستە یعنی هەموو بە تەنانەت کەرتی تایبەتیشەوە سەری دەستی حکوومەت و سەری دەمی حکوومەتەکە حکوومەت چی ئەکات چۆن ئاراستەی ئەم سەرمایە مرۆیی و دەرامەتە ئابوووریانە ئەکات وە چۆن جێگەیە کاتەوە لە سیاست و بەرنامەکانی خۆیان دوجار
حکوومەتە بڕیار لەوایە کە هەلی کار لە چ سێکتەرێکا بڕەخسێنێ و ئەتوانێت مەرجەکانی خۆی لەسەر ئەو سێکتەرە جێبەجێ بکە. بۆ نمونە ئێمە بمانەوێت کەرتی بازرگانی وا لێ بکەین کەوا بەشێکی زۆر لە ژنان کاری تیا بکەن. ئەو کاتە حکوومەت دەتوانێت یاسا و ڕێسا و مەرجەکانی و ڕێنمایەکانی بۆ ئاراستەیەکە دابڕێژێت کە زیاتر ژنان سوودمەند بن لەم سێکتەر یاخود لە هەر سێکتەرێکی تری ئابوووریە. لەبەر ئەوە ئەرکی حکوومەتە کە بەرنمەیەکی تۆکمەی هەبێ بۆ بەگەرخستنی هێزی کار، چونکە بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردووە ڕێژەی بێکاری بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بەهۆی ئەو قەیرانەتدارای ئابوووریانەوە کەوای کردووە هەلی کارکردن نەکار لە حکوومەت بەڵکو لە کەتی تایبەتیشا بەهۆی ئەوەی کە پێوتر داکشانی ئابووری سەری هەڵداوە و جۆرێک لە ترس و دڵەڕاوکی هەیە سەبارەت بە ئایندا. ئێمە نازانین کە ئەم قەیرانە تەواوی ئەمە ژوای کردووە لە خاوەن پارە و سەرمایەکان نەتوانەوە بەرهێنان بکەن هەر بۆیەوە هەلی کارکردن بۆ هەردوو ڕەگەزکان بۆتەوە. بەڵام کێ زیاتر زەرمەندە بێگومان ڕەگەزی ژنان. لەبەرەوە ئەکرێ ئێمە بەرنامەمان هەبێ بۆ ئەوەی کەوا دڵنیاییەک بدەینەوە و بەرهێنەران بەوەی کەوا لە ئایندەیەکی نزیکە ئەم قەیرانە توانین کەمیکەینەوە یاخۆ چارەسەری بکەین و هەنگاوی بۆ بنین و لێڕێشەوە ئەتوانرێ حکوومەت ڕۆڵی هەبێ بەوەی کەوا کار ئاسانی بکە لە دامەزراندی پرۆژەکانە. ئێستا نەکار بۆ ژنا بەڵکو بۆ پیاوانیش ئەگەر پرۆژێک دابمەزرێن ڕەنگە 1 ساڵ یاخۆ زیاتر بە دائیرەکانی حکوومەت تا بگەڕێتاوەکو ڕەزامەندیەکەی وەرەگرێەوە. ئەگەر بێت و مۆڵەتەکەی تازەکاتەوە بە هەمان شێوە لە لایکی کەشەوە پرۆژە تازە دامەزراوەکان پێویستە دەستگیرۆی بکرن جا چژن بە یاخود پیاوان لە ڕووی ئەوەکەوە ئیعفای زەڕیبیان بۆ بکرێ ئیعفای بکرێ لە ڕسومات و لە هاوردەکردنی کەلوپەلەکان. ئەوەی کە تێبینیە کە زیاتر پرۆژە گەورەکان سوودمەندە من لەوانە لە کاتێکە ئەوانەی کە خاوەن پرۆژەی بچووکن و بە تایبەتی ژنان ئەمانە بەشێک لە کارەکانیان لەو یاخود پرۆژانەی کە کاری تیاکەن یا ڕێک نەخراوە لە ماڵی خۆیان کارەکە واتە هیچ حیمایەک و تۆڕێکی پاراستنی کۆمەڵایەتی نایگرێتەوە یاخودەوە تا ئەگەر بێت و لە دەرەوە بیکە وەکو بەڕێسان ئاماژەتان پێەیە ڕەنگە ڕووبەڕووی تونندوتیژی بێتەوە خۆ تونندوتیژی هەرەوە نییە لی بەن و سەری بشکێنێت و قاچە بشکێنێت. نەبوونی هەلی یەکسان بۆ کارکردن جۆرێکە لە تونندوتیژی نەبوونی موچە و کرێکی یەکسان بۆ هەردوو ڕەگەز بۆ هەمان کار ئەمە جۆرێکە لە تونندوتیژی لەبەرلاشە بە ناچاری ئەو کارەکەت لە پێناو بەدەستکەوتنی ینی بڕێک پارە کارکردن ڕەنگە بەشێکی کەم لە خەڵک بۆ هیوایەتی کار بکە ئەنا بەشی هەرە زۆری خەڵکە ئەخوێنە تەنانەت ئێستا ژوای هاتۆ خوێندنیش یعنی ڕاستە خوێندن بۆ ڕۆشن بیرکردنی تاکەکانە بەڵام بەشی هەرە گەورەی خواستی خەڵک بۆ خوێندن و تەواوکردنی خوێندن بۆیە کە لە ڕێگەی ئەو بڕوانامەیە بتوان هەلێکی کاری بەدەستکەوێت. بە تایبەت ئێستا لە سەردەمی کۆرۆنا یاخودۆکۆی کەوترێ دوای کۆرۆنا وەکو پێش کۆرۆنا نابێت کاتی پرۆگرامەکەم هیچیش ناماوە ببوورە دوا کەریمە بڵێم ئەوەیەکەوە ئاسنەگەکانی کارکردن قورستر بووە ینی ڕەنگە پێشتر تەنها بڕوانامەیە کافی بوو بوویکەوە کەسێک هەلێکی کاری دەستکەوێت بەڵام لە ئێستا بینین کارکردن پێویستی با مەهارات و سکیل و پسپۆڕێتی و توانای زیاتر هەیە یاخود جیاواز هەیە لەبەرەوە لێرانە ئەتوانێت کار لەسەر ئەوانە بکرێت بازاری کاری ئێمە چی پێویستە ناوەندەکانی خوێندن بەرەو ئاراستانە بڕێکە بتوانێت دەستی کاری کارامە بۆ ئەو پێداویستانەی بازاری کار بەدی بهێنێت. دکتۆرەگیان زۆر سپاس بۆ تاوی زانیارەکانتان زۆر سپاس بۆ هەرسێکتان بۆ ئامادەموتان لە پرۆگرامەمان دوومان کردن. دەستان خۆش بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرام پرۆگرامشتان پێشکەشکرا هیوادارم کە سوودتان لە تەواوی گفتوگۆکان وەرگرت بێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆشماڵتەرەوە.